دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری گەورەی کورد دەڵێ ئەگەر ئەم جارە بێمەوە لە گۆی مەمچی هەر کانیەک خومە ئاوێک دەخۆمەوە گشتیان دەکەم بە دایکی خۆم لە هەر ئەشکەوتێکا شەوێک سەر بەگاشە بەردێک دەکەم گشتیان دەکەم بەلانشی خۆم. چۆن ئافرەتێک ئەگە یەک قوم شیرت لێ خوارد دوو جار سەر نابە سنگێەوە مەمکەکانی خستە دەمتەوە ئەبێتە دایکی شیریت تۆ دەبی بە ئەولادی ئەو. هەر کانیەک لە وڵاتەکە تا جارێک ئاول لێ خواردەوە دایکتە حەرامزادەترین کەس دوو لە ڕووی جەناوتان و موسڵمانان ئەو کەسەیە خیانەت لە نیشتیمانی خۆی دەکا، ئەو کەسەیە کە وەکو لە ئافرەتێ شیری خوار بێ و بە نیشتیمانەکەی خۆی بە دوژمن دەفرۆشێ، ئەو کەسەیە کە خیانەت لە میلەتی خۆی دەکا و میلەتەکە وا لێ دەکا نیشتیمانی بەرچاو بکەوێ. ئەوانە حەرامزادەن، ئەوانە خیانەتیان لە دایشی خۆیان کردووە کە نیشتیمانە. بەڵام تۆ لە کانیەک کە ئاوت خواردەوە دایکتە دایک، ئەو نیشتیمانە دایکی ئێمەیە.